بسم الله الرحمن الرحیم. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی. ناوی کتێب ئەی گەنج، نووسینی ئیمامی غەزالی، وەرجێڕانی سەلام عەلی شێخانی، نەخشە سازی جومعە سدیق کاکە. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتەکان ژمارەی سپاردن 250 ساڵی 2012 پێدراوە. لە خوێندنەوەی براتان ڕەسوول وەرتی، کارە دەنجیەکان ستافی ڕۆشنایی دەنجی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والعاقبة للمتقين، والصلاة والسلام على نبيه وإليه أجمعين. هۆکاری نووسینی ئەم ناملکەیە بزانە کە یەکێک لە قوتابیە پێشەنگ و چاکەکان کە زۆر خزمەتی زینەدین حاج الئیسلام ئەبی حامد محەممەد بن محەممەد غەزالی کردووە و لەگەڵی بووە خوداجیان بەرز و پیرۆزی بکات. زۆر سەرقاڵ و خەریکی وە دەستهێنانی زانست و خوێندنەوە بووە، تاوەکو زانستێکی زۆر لاکۆ کردوتەوە و لەگەڵ وەدەستێنانی هەموو ئاکار و ڕەوشتە بەرزەکانی نەفس. بۆیە ڕۆژێک بیری کردەوە و لە حاڵی خۆی و بیری دەهات وتی: من زۆر زانستم خوێندۆتەوە و هەڕەتی لاوی و تەمەنم بەسەر بردووە بۆ فێربوون و کۆکردنەوەی، جا ئێستا پێویستە بزانم کە کامیان سوودم پێدەگەینیت بۆ بەیانی و هاودەمیم دەکات لە گۆڕەکەم و هەروەها کامیان سوودی بۆم نییە تاوەکو وازی لێ بهێنم، چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ: خودایە من پەنات پێدەگرم لە زانستێک کە سوودی بۆم نییە. جا ئەم بیر و فکرەیە لە لای بەردەوام بوو، تاوەکو هانای برد بۆ شێخ حاج الئیسلام محەممەد غەزالی، خودا لێی ڕازی بێت، تاوەکو ڕاپرسی پێ بکات. جا پێشەکەی پرسی لێکرد دەربارەی چەند شتێک و داوای ئامۆژگاری دوعای لێکرد و هەروەها گوتی: ئەگەر ئەو کتێبانەی کە شێخ ئیمام غەزالی نووسیویەتی وەک کتێبی ئەحیاء العلوم الدین لەگەڵ کتێبەکانی تر وەڵامی پرسیارەکانی من بداتەوە، ئەوە مەبەستی من ئەوەیە کەوا شێخ ئیمام غەزالی پێداویستی من بنووسێت بۆم لە چەند لاپەڕەیەک بۆ ئەوەی لەگەڵم بێت بە درێژایی ژیانم، هەروەها بۆ ئەوەی کاری پێ بکەم بە درێژایی تەمەنم بە ئیزنی خودای گەورە. جا شێخ ئیمام غەزالی لە وەڵامیدا ئەوەی بۆ نووسی لە ناملکەیەک: والله ئەعلەم. بزانە ئەی گەنجی خۆشەویست، خوددا تەمەنت درێژ بکات بۆ گوێ ڕایاڵی و ملکەچی کردن و ڕێگای خۆشویستانت پێ بگرێتە بەر. بزانە کە بڵاوکراوەی ئامۆژگاری لەسەر چاوەی پەیام دەنووسرێت مەبەستی پەیامی ئیسلامە. جا ئەگەر ئامۆژگاریت لەم پەیامە پێگەیشتووە، چ پێویستیەکت بە ئامۆژگاری من دەبێت؟ ئەگەر هیچ ئامۆژگاریشت پێ نەگەیشتووە، پێم بڵێ چیت دەستەبەر کردووە لەو هەموو ساڵانی ڕابردووت. ئەی گەنج، لە ڕستەیەک کە پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم ئامۆژگاری ئومەتەکەی تێدا دەکات، ئەوەیە کە دەفەرموێت: نیشانەی دەست هەڵگرتنی خودا لە بەندە ئەوەیە کە ئەو بەندە خۆی سەرقاڵ بکات بە کارێک کە هیچ پەیوەندیەکی بەو نییە، و ئەگەر هەر کەسێک کاتژمێرێک لە تەمەنی بڕوات ئەو کارە ئەنجام نەدات کە بۆی دروستکراوە، مەبەستی خودا پەرستنە، ئەوە شایەنی ئەوەیە کە ئاه و حەسرەت باڵی بەسەردا بچێشێت. و هەر کەسێک تەمەنی لە 40 ساڵ تێپەڕی کرد و چاکەی بەسەر خراپەی زاڵ نەبوو، واتە چاکەی زۆرتر نەبوو لە خراپەی، ئەوە با خۆی بۆ دۆزەخ ئامادە بکات. جا لەم فەرموودە پیرۆزەدا ئامۆژگاریەکی تەواو و پوخت هەیە بۆ زانست دۆستان. ئامۆژگاریکردن زۆر ئاسانە، بەڵام کێشەکەی وەرگرتن و کارپێکردنیەتی، چونکە بۆ شوێن کەوتوانی هەوا و ئارەزوو زۆر تاڵە. ئەمەش لە کاتێکدا کەشتە قەدەغەکراوەکان زۆر خۆشەویستە لە دڵیان، بە تایبەتی ئەو کەسانەی کە بەدوای زانستی سەرەچین و سەرقاڵن بەوەی کە خۆیان چاکتر و باشتر بکەن لە هاوکوفەکانیان. جا ئەو وا هەز دەکات کە بەتەنها ئەم زانستە دەبێتە ڕێگای دەرچوون و ڕزگاربوونی، و هەروەها وا هەز دەکات کە پێویستی بەکار و کردەوە نییە، و ئەمەش بیر و باوەڕی فەیلسوفەکانە. جا سوبحان الله، ئەم کەسە ئەندازەی ئەمە نازانێت کە کاتێک ئەو زانستە دەستە بەردەکات یاخود فێری دەبێت، ئەگەر کاری پێنەکات ئەوە دەبێتە بەڵگا لەسەری و دووپات دەبێتەوە، هەروەکو پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویە: ئەو کەسەی لە هەموو کەس ئازاری زیاترە لە ڕۆژی دوایی، ئەو زانایەیە کە زانستەکەی سوودی پێنەگەیاند بوو بێت. دەجێڕنەوە جونەید خوددا پلەی بەرز بکات، لە خەودا بینرا لە دوای مردنی پێیان فەرموو: چ باسە ئەی باوکی قاسم؟ فەرمووی: ئەو گزارشتانە ون بوو و ئەو ئاماژانە لە ناو چوون و هیچ شتێک سوودی پێنەگەیاندین
جگە لەو ڕکاتانە نەبێت کە کڕنۆشمان تێیدا بردووە بۆ خوددا لە کاتەکانی نیوە شەودا لە کردەوە دەست بەتاڵ مەبە و کاتەکانت بە بۆشایی بەسەر مەبە واتە زیکری خودای تێدا بکە بێگومان کە بەتەنها زانست ڕزگارکەری خاوەنەکەی نییە جانمونەی ئەمە ئەگەر پیاوێک لە بیاباندا بێت و دەشم شێری هیندی پێبێت لەگەڵ سەچی تر ئەم پیاوەش ئازا و بەجەرگ و پیاوی شەڕ بێت جا تووشی شێرێکی گەورە و ترسناک بێت کە هێرشی بۆ بکات ڕات چۆن دەبێت ئایا دەتوانیت خۆی لە هەڕەشە و خراپەی ئەم شێرە دوور بخاتەوە بەبێ بەکارهێنانی ئەم شمشێر و چەکانە بێگومان ناتوانێت هەتا ئەم شمشێرە نەجوڵێنێت و پێی لێ نەدات جا ئابەم شێوەیە ئەگەر کەسێک 100,000 پرسیاری زانستی بخوێنێتەوە و فێری ببێت سوودی پێناگەێنێت تا کاری پێنەکات و هەروەها نمونەی ئەمە وەکو ئەو کەسێ وایە کە نەخۆشی تاو نەخۆشی زەرتکی هەبێت چارەسەریشی بە سکنجبین و کشکاب بێت ئەوە لەم نەخۆشیە چاک نابێتەوە تا ئەم دوو دەرمانە بەکار نەهێنێت و هەروەها ئەگەر 100 ساڵ زانست بخوێنێ و 1000 کتێب کۆ بکەیەوە ئەوە ئامادە باش نابێ بۆ ڕەحمەتی میهرەبانی پەروەردیگار تاوەکو کاری پێنەکەی خوای پەروەردیگارە فەرموێ بسم الله الرحمن الرحیم وأن ليس الإنسان إلا ما سعى بەڕاستی ئادەمی زاد خاوەنی هیچ شتێک نییە تەنها ئەوە نەبێت کە خۆی کردوویەتی نەجم ئاەتی 39 هەروەها فەرمێ خوای پەروەردیگار بسم الله الرحمن الرحیم قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا جا ئەوەی دەیەوێت بە دیداری پەروەردیگاری شاد بێت با کار و کردەوەی چاک ئەنجام بدات کەهف ئاەتی 110 و هەروەها خوای پەروەردیگار فەرمێ بسم الله الرحمن الرحیم فليضحكوا قليلا وليبكوا كثيرا جزاء بما كانوا يكسبون لپاداشتی ئەو کردەوەی کە دەیکەن تەوبە ئاەتی 82 لپاشان خوای پەروەردیگارە فەرمێ بسم الله الرحمن الرحیم إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا خالدين فيها لا يبغون عنها حولا براستي أوانيك إيمان باوريان هناوا كردوا چاکەکانیان ئەنجام داوە ئێمە هەر لە زووەوە بەهەشتی فیردەوسمان بۆ ئامادە کردوون تا لەوێ دابەزن و ژیانی کامەرانی تیا بەرنەسەر ژیانیان تایدا بەردەوام و نەبڕاوەیە نایانەوێت بگوازرێنەوە بۆ شوێنێکی تر کەهف ئاەتی 107 بۆ 108 ولا پاشان خوای پەروەردیگارە فەرمێ بسم الله الرحمن الرحیم إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما مگر ئەو کەسەی کە تەوبە بکات و باوەڕ بهێنێت و کار و کردەوەی چاکە ئەنجام بدات فرقان ئاەتی 7 و ئایا چی دەڵێی دەربارەی ئەم فەرموودەیە ئیسلام لەسەر 5 شت بوونیات نراوە شاهێدی بدەی کە هیچ پەرستراوێک نییە جگە لە ئەڵڵا و محەممەدیش نێردراوی ئەوە نوێژ بکەیت و زەکات بدەیت و ڕۆژووی ڕەمەزان بگریت و حەج بکەیت ئەگەر لە تواناتدا هەبوو و باوەڕیش قسەیەکە بەزار دەکرێت و بەدڵیش پەسند دەکرێت و ئەرکەکانیشی جێبەجێ دەکرێت و بەڵگەی کردەوەکان زۆر لەوە زیاترە کە بژمێردرێت گەر بەندە بگات بە بەهەشت بە فەزڵ و میهرەبانی پەروەردیگار جا ئەمەش کاتێک دەگات ئەم شوێنە ئەگەر ئامادە باش بێت بە بەندایەتی ملکەتکردنی بۆ پەروەردیگار چونکە میهرەبانی خوددا زۆر نزیکە لە چاکەکاران و ئەگەر وترا دەتوانێت بگاتە ئەم شوێنە تەنها بە باوەڕ پێهێنان واتە بەبێ کردەوە ئەوە ئێمە دەڵێین بەڵێ بەڵام ئایا کەی دەگات و ئایا چەند کۆسبووتەگەرەی بەناقایلی دەبڕێت تا دەگات جا یەکەم کۆسبووتەگەرە لەم کۆسبووتەگەرانە باوەڕە جا ئایا ئەو کەسە سەلامەت دەبێت گەر باوەڕی لێ تاڵان بکرێت یان نا و ئەگەر گەیشت ئایا ناپاک و دەست بەتاڵ دەبێت حەسەنی بەسری دەفەرمێت خودای گەورە بە بەندەکانی دەفەرمێ لە ڕۆژی دوایی ئەی بەندەکانم بڕۆنە بەهەش بە میهرەبانی من و دابەشی بکەن بە کردەوەکانتان گەر کردەوە نەکەیت پاداشتیش وەدەست ناهێنیت دەجێڕنەوە کە پیاوێک لەنەوەی ئیسرائیل 70 ساڵ خەریکی خوددا پەرستی بوو جا پەروەردیگار ویستی پلە و پایی ئەم پیاوە لە لای فریشتەکانی دەربخات
بۆیە فریشتەیەکی ناردە لای ئەم پیاوە کە پێی ڕابگەیەنێت کە لەگەڵ ئەم هەموو خوددا پەرستەی دەیکات ناچێتە بەهەشت. جا کاتێ پیاوەکە ئەم قسەی پێگەیشت فەرمووی ئێمە بۆ پەرستنی خوددا دروستکراوین، جا پێویستە لەسەرمان کە پەروەردیگار بپەرستین. جا کاتێک کە فریشتەکە گەڕاوە لای پەروەردیگار فەرمووی پەروەردیگارە تۆ چاکتر لە من تێدەگەی لە قسەی ئەم پیاوە. پەروەردیگاریش فەرمووی ئەگەر ئەو ڕێگە گر نەبێت لە پەرستنی من ئەوە منیش بە میهرەبانی خۆم ڕێگە گرنیمە لەوەی کە بیبەمە بەهەشت. جا فریشتەکانم شاهێدی بدەن کە من لەم پیاوە خۆش بووم. هەروەها پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلامە فەرموێن لێپێچینەوە لەگەڵە خۆتان بکەن پێش ئەوەی لێپێچینەوەتان لەگەڵدا بکرێت و کار و کردەوەکانتان بچێشن پێش ئەوەی کار و کردەوەکانتان بچێشرێت لە تەرازوی ڕۆژی دوایی. و عەلی خودای لێ ڕازی بێت دەفەرمێ هەر کەسێک وا هەز بکات کە بەبێ کۆشش و ماندووبوون دەگات ئەوە ئەو کەسە خۆزگە خوازە، و هەر کەسێک وا هەز بکات کە بە کۆششکردن ماندووبوون دەگات ئەوە ئەو کەسە سەربەست و منەتی بە کەس نییە. و حەسەنی بەسری ڕەحمەتی خودای لێبێت فەرموویەتی داواکردنی بەهەشت بەبێ کردەوە تاوانێکە لە تاوانەکان، و دەفەرموێت نیشانەی ڕاستی واسهێنانە لە سەرنجدانی کار و کردەوە نەک واسهێنان لە کردەوە. و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلامە فەرموێ مرۆڤی ژیر ئەو کەسەیە کە ملکەس دەبێت و کار و کردەوە بۆ دوای مردنی دەکات، و مرۆڤی نەفام و نەزانیش ئەو کەسەیە کە دوای هەوا و ئارەزوەکانی دەکەوێت و داوای وەدیهێنانی ئاواتەکانی دەکات لە پەروەردیگاری. چەندەها جار شەوەکانت زیند و کردوتەوە بە دووبارەکردنەوە و فێربوونی زانست و خوێندنەوەی کتێب، و خەوت لە خۆت زڕاندووە نازانم چه هاندەر و هۆکار بووە. جا ئەگەر مەبەست و دەستهێنانی ماڵ و سامانی دنیا و شانازی پێوەکردنی و دەستهێنانی پلە و پایە بێت تاوەکو خۆت بە گەورە بزانی لەسەر ئەو کەسانەی کە لە هاوشان و هاوکوفی تۆن ئەوە هاوار بە ماڵت. بەڵام ئەگەر مەبەستت لەم کارە زیندوکردنەوەی شەریعەتی پێغەمبەر بێت و هەروە خۆڕەوشتت پێ جوان بکەیت و ئەو نەفسە بشکێنی کە فەرمان دەدات بە هەڵە و خراپەکردن ئەوە خۆشی و شادی بۆ تۆ، واتە بەڕاستی شەون و خونی چاوان بۆ جگە لە تۆ بەفیر ڕۆچووە و گریانی چاوەکانیش بۆ جگە لە تۆ بە خۆڕایی ڕۆیشتووە. هەر چەندە تەوێ بژی بەڵام تۆ دەمریت، و هەر کەسێکی دویست خۆشت بوێت بەڵام تۆ بەجێی دەهێڵی، و هەر شتێکیشت ویست ئەنجامی بدا پاداشتەکەی وەردەگری. چ شتێک وەدەست دەهێنی لە خوێندنی زانستی کەلام و خیلاف، زانستی پزیشکی و زانستی دواوین، ئەشعار، نجوم، عروض، نەحو، تەصریف، جگە لە بەفیڕۆدانی تەمەن، چونکە هیچ یەک لەم زانستانە پەیوەندی بە ناسینی خودای گەورە و دینی خودای گەورە نییە. من لە ئینجیلی حەزرەتی عیسا درود و سەلامی خودای لەسەر بێت بینیوە کە فەرموویەتی لەو ساتەی کە مردووە دەخرێتە ناو دارەبازەکەوە و لەسەر ڕۆخی قەبرەکەی دادەندرێت پەروەردیگار بە گەورەی خۆی چل پرسیاری لێ دەکات. یەکەم پرسیاری دەفەرمێت بەندەکەم چەندان ساڵ بەڕواڵەت خۆت جوان کرد و ڕازاندەوە، بەڵام بۆ ساتێکیش ناخت بۆ من پاک نەکردەوە. جا پەروەردیگار هەموو ڕۆژێک تەماشای ناخ و دڵت دەکات و پێت دەفەرمێت ئەو کار و کردەوەی کە دەیکەیت بۆ جگە لە منە لە کاتێکدا کە تۆ دەورە دراوی بە چاکە و بە بەخششی من. جا ئایا تۆ کڕی گوێبیز نابی؟ زانست بەبێ کردەوە شێتیە، کردەوەش بەبێ زانست هەرگیز نابێت. بزانە کە هەندێ زانست هەیە لە گوناه بە دوورت ناخاتەوە و نزیکت ناخاتەوە بۆ بەندایەتی پەروەردیگار، و هەروەها بەیانیش دوورت ناخاتەوە لە ئاگری دۆزەخ. جا ئەگەر ئەمڕۆ کار و کردەوە نەکەی و دەڕک بە ڕابردوو نەکەی ئەوە بەیانی لە ڕۆژی دوایی دەڵێیت وەلەو تەڕا ئیذ المجرمون ناکسو رؤوسهم عند ربهم ربنا أبصرنا وسمعنا فارجعنا نعمل صالحا إنا موقنون. ئێمە بگەڕێنەوە بۆ دنیا مەرج بێت کار و کردەوەی چاک ئەنجام بدەین. ئەوە پێت دەڵێت ئەی نەفام تۆ لە دنیا هاتی، واتە بۆ ئەو کات لە دنیا کاری چاکت نەکرد. بانیازت تەنها ذکری پەروەردیگار بێت، با نەفست نەتبەزێنێت لە پێناو بەجێگەیاندنی هەوا و ئارەزوەکان. جێگات تەنها گۆڕەکەتە، جا کردەوەی بۆ بکات، چونکە مردووەکانی گۆڕستان چاوەڕوانت دەکەن کەی دەگەیتە لایەن. جا ئاگات لە خۆت بێلەوەی کە بێ کردەوەی چاک بگەیتە لایەن. ئەبوو بەکر خوددا لێ ڕازی بێت دەفەرموێت ئەم جستانە قەفەسی باڵندەیە و پەرژینی ماڵاتە. جا تۆ بیر بکەوە لە خۆت کە تۆ لە کام لەمانەی. ئەگەر تۆ لە باڵندە بەرزەفڕەکانی ئەوە کاتێک گوێت لە دەنجی ئیرجعی ئیلا ڕەبیکی ڕاضیەتە مەڕضیە،
بگەڕێوە لای پەروەردیگارت دەبێت ئەوە لە بەرزاییەکان دەفڕی تاکو لەسەر کۆشکە بەرزەکانی بەهەشت بنیشیتەوە هەروەکو چۆن پێغەمبەر دەفەرمێت عەلەیهی سەڵات وەسەلام عەرشی پەروەردیگار لەرزی لەبەر مردنی سەعدی کوڕی مەعاز پەنا بە خودا ئەگەر تۆ لە گیانە وەران بی هەروەک پەروەردیگار دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم ولقد ذرأنا لجهنم كثيرا من الجن والإنس لهم قلوب لا يفقهون بها ولهم عين لا يبصرون بها ولهم أذان لا يسمعون بها أولئك كالأنعام بل هم أضل أولئك هم الغافلون أوان وكو آجلوان بلكو أوان ويل تريشن أوان هر غافلو بأغان لحق انجا دڵنیا مەبە لە گواستنەوەت لە ماڵی دنیا بۆ ڕیسوابوون لە دۆزەغ دەجێڕنەوە کە حەسەنی بەسری خودا لێی ڕازی بێت پەرداخێک ئاویان پێدا جاکاتێک کە پەرداغەکەی وەرگرت لە هۆش خۆی چوو پەرداغەکەی لەدەست بەربوویەوە بۆیە کاتێ هاتەوە هۆش خۆی پێیان فەرمووچیتە ئەی باوکی سەعید فەرمووی خۆزگەکەی خەڵکانی دۆزەخم وەبیر هاتەوە کاتێک کە بە خەڵکانی بەهەشت دەڵێن ونادى أصحاب النار أصحاب الجنة أن أفيضوا علينا من الماء أو مما رزقكم الله قالوا إن الله حرمهما على الكافرين نختك أومان بسردا بالرجن يان بشمان بدن لو رزقو روزيي كپروردگار پي بخشيون اگر تنها زانست بس بوبا بوتو پێویستت بە هیچی تر نەبووبە جگە لەو ئەوە بانجی ئایا کەس هەیە داوام لێ بکات ئایا کەس هەیە داوای لێخۆشبوونم لێ بکات بێسوود و بێهودە بوو و دەجێڕنەوە کە کۆمەڵێک لە یاوەران خدا لەیان ڕازی بێت باسی عەبدوڵای کوڕی عومەریان کرد خدا لێی ڕازی بێت لەلای پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەریش فەرمووی چاکترین پیاوە عەبدوڵا ئەگەر بەهاتایە نوێژی بکردبا لە نیوە شەودا و هەروەها پێغەمبەر صلی الله علیه وسلم بەیەکێ لە یاوەرانی فەرموو ئەی فلان زۆر مەخەوە لە شەودا چونکە زۆر نووستن لە شەودا دەبێتە هۆی ئەوەی کە ئەم کەسە هەژار بێت لە کردەوەی چاک لە ڕۆژی دوایی بسم الله الرحمن الرحيم ومن الليل فتهجد به نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا لبشيكي شوقاردا خود ماندو بكا أما أركو فرمان لسرد وبالأسحار هم يستغفرون لبربيانيش دا داوي لخوشبون لپروردگاريان دكن أمش سپاس استايش كردنا والصابرين والصادقين والقانتين والمنفقين والمستغفرين بالأسحار ئەوانەی داوای لێخۆشبوون دەکەن لە پەروەردیگار لە کاتەکانی بەرەبەیاندا کە ئەمەش یادکردنەوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرموێ سێ دەنگ هەنە پەروەردیگار خۆشیانی دەوێت ئەوانیش دەنگی کەڵەشێر و دەنگی ئەو کەسەی کە قورئان دەخوێنێ و دەنگی ئەو کەسانەی کە داوای لێخۆشبوون دەکەن لە بەرەبەیاندا ئیبن ماجە دەجێڕێتەوە هەروەها لە بەیهەقی لە شەعب دەجێڕێتەوە سوفیانی ثەوری خدا لێ ڕازی بێت دەفەرمێت پەروەردیگار شنەبایەکی دروست کردووە کە لە بەرەبەیان هەڵدەکات کە زکر و یادی ئەو کەسانە هەڵدەگرێت کە داوای لێخۆشبوون دەکەن لە پەروەردیگاریان بۆ ئەوەی بیانگەیەنێتە لای پەروەردیگاری خاوەندە سەڵات هەروەها دەفەرمێت کاتێک سەرەتای شەودا دێت بانگ خوازێک بانگ هەڵدەدێرێ لە ژێر عەرشی پەروەردیگار دەفەرمێت ئایا بەندەکان هەڵناسن ئەمجا هەڵدەستن و شەو نوێژ دەکەن ماشا ئەڵڵا هەروەها بانگخوازێک بانگ هەڵدەدێرێ لە کاتی نیوە شەودا و دەفەرمێت ئایا گوێڕایاڵەکانی خوددا پەرستی هەڵناسن ئەمجا هەڵدەستن و نوێژەکە دەکەن تاوەکو کاتەکانی بەرەبەیان جا کاتێک بەرەبەیان دێت بانگخوازێک بانگ هەڵدەدێرێ و دەفەرمێ ئایا ئەو کەسانەی کە داوای لێخۆشبوون دەکەن کاتی نەهاتووە هەستن ئەمجا هەڵدەستن و داوای لێخۆشبوون دەکەن و کاتێک کە ڕۆژ هەڵدێت بانگخوازێک بانگ هەڵدەدێرێ و دەفەرمێ ئایا کاتی ئەوە نەهاتووە بێ ئاگایان هەڵسن ئەمجا هەڵدەستن لەناو جێگاکانیان و هەر وەک چۆن مردووەکان لەناو گۆڕەکانیاندا زیندوو دەکرێنەوە دەجێڕنەوە لە یەکێ لە ڕاستپاردەکانی لوقمانی حەکیم هاتووە کە بە کوڕەکەی فەرمووە ئەی کوڕی خۆشەویستم با کەڵەشێر لە تۆ عاقڵ و ژیرتر نەبێت لە کاتێکدا ئەو لە بەرەبەیاندا دەخوێنێت بانگ هەڵدەدێرێت تۆش خەوتووی کورتەی زانست ئەوەیە کە بزانی ملکەتی و بەندایەتی چییە بزانە کە گوێڕایاڵی و بەندایەتی کردن ئەوەیە کە شوێن کەوتەی پێغەمبەر بن لەو کارانەی کە فەرمانی پێکراوە بکرێت وەلەو کارانی کە نەهی لێکراوە نەکرێت ئەمەش بەوتە و کردەوە دەبێت
واتە هەموو ئەو شتانەی کە دەیڵێ و ئەنجامی دەدەی بەجێی دێڵی بە گوێرەی شوێن پێکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەروەک چۆن گەر لە ڕۆژی جەژن و ڕۆژانی تەشریق ڕۆژوو بگریت و گوناهبار دەبیت یاخود بە جوول و بەرجێک نوێژ بکەیت کە بە زۆر سەندرا بێت جا ئەگەر ئەمە وێنەی بەندایەتی بێت ئەوە هەر گوناهبار دەبێت پێویستە گوتە و گفتار و گونجاو بێت لەگەڵ شەریعەت چونکە زانستی بەبێکردەوە گومڕاییە و پێویستە کە خۆت هەڵنەخەڵەتێنی و فێڵ لە خۆت نەکەیت چونکە گرتنە بەری ئەم ڕێگایە بە تێکۆشان و لەناوبردنی هەوا و ئارەزوەکانی نەفس و دەروونە لەناوبردنیەتی بە شمشێری مەشقی دەرونی نەک بە تەمات و وەشتی پڕوپوچ و ناڕەوە دەجێڕنەوە کە پیاوێکی عونەین نامەیەکی بۆ هاوڕێیەکی نووسی گوتی باسی تام و چێژی جوودبوونم بۆ بکە کە چۆنە جا هاوڕێیەکەی لە وەڵامیدا بۆی نووسی ئەی فڵان من وام هەست دەکرد کە تۆ تەنها عونەینی بەڵام ئێستا زانیم کە تۆ عونەین و جێلیشی چونکە ئەم تام و چێژە خاوەن بەهایە گەر پێی بگێ ئەم جاتەی دەگەی و هەستی پێ دەکەی ئەگەرنا ناتوانیت بە قسە و بەنووسین وەسف بکرێت حاتەم یەکێک بوو لە هاوڕێیانی شقیق البوخلی خوددا لەیان ڕازی بێت بۆیە ڕۆژێک شقیق پرسیاری لە حاتەم کرد و فەرمووی بۆ ماوەی 30 ساڵ هاوڕێیەتی منت کردووە چیت وەدەستهێناوە فەرمووی 8 سوودم بەدەستهێناوە لە زانست کە ئەمانیش بەسە بۆ من چونکە سەرفرازی ڕزگار بوونی منی تێدایە بۆیە شقیق فەرمووی ئەم سوودانە چین حاتەم فەرمووی سوودی یەکەم من سەیری خەڵکم کرد دیتم کە هەر یەکێکیان خۆشەویستێک و عاشقێکی هەیە کە خۆشی دەوێت و عاشقی دەبێت جا هەندێک کات ئەم خۆشەویستە لەگەڵیەتی تا ڕۆژی مردنی و هەندێکیان لەگەڵیەتی تا سەر ڕۆخی گۆڕ جا پاشان بەجێی دەهێڵێت و بەتەنیایی و هیچ کامێکیان ناسنە گۆڕ لەگەڵی جا من بیرم کردەوە و گوتم چاکترین خۆشەویستی مرۆڤ ئەوەیە کە بچێتە گۆڕی لەگەڵی و هاودەمی بکات جا من هیچ شتێکم نەبینیەوە کەوا بێت جگە لە کاری چاکە بۆیە منیش کردمە خۆشەویستی خۆم بۆ ئەوەی ببێتە ڕووناچی بۆم لە گۆڕم و هاودەمم بکات و بەجێم نەهێڵێت سوودی دووەم من بینیم خەڵک شوێن پێی هەوا و ئارەزوەکانیان دەکەون هەروەها دەست پێشخەری دەکەن بۆ وەدی هێنانی ویست و ئارەزوەکانی نەفسیان جا من دیقەتی فەرموودەی پەروەردیگارمدا کە دەفەرموێت بسم الله الرحمن الرحیم وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى أو كسي لپایە و شکۆی پەروەردیگاری ترسا بێت و حسابی بۆ کرد بێت و زڵەوی نەفسی گرت بێتەوە لە هەموو هەوا و هەوەس و ئارەزوێکی نادروست بێگومان هەر بەهەشت جێگەیمانەوە و حەوانەوە و گوزەرانیەتی سوودی سێم من بینیم کە هەر یەکێک لە خەڵک هەوڵ دەدات و کار دەکات بۆ وەدەستهێنانی ماڵ و سامانی دنیا پاشان بە توندی دەیگرێت تاوەکو لە دەستی نەچێت جا من دیقەتی فەرموودەی پەروەردیگارمدا کە دەفەرموێت بسم الله الرحمن الرحيم وإن لكم كالأنعام لعبرة نسقيكم مما في بطونه من بين فرث ودم لبنا خالصا سائغا للشاربين أوي لاي ايوة بأيوة بخشراوة تاو دبيد بلام أوي لاي پروردگارا هر دمينيتوا زامنش أوي بدستم هنا لدنيا دا بەخشیم لە پێناوی پەروەردیگاردا بەشم کرد لە نێوان هەژار و نەدارەکان تاوەکو ببێتە زادە و زەخیرە بۆم لە لای پەروەردیگار بۆ ڕۆژی دوایی سوودی چوارەم من بینیم هەندێک خەڵک وا هەز دەکەن کە شەرەف و شکۆمەندی و عزەتیان لەوەدایە کە قەوم و عەشیرەتیان زۆر بێت بەڵام ئەمانە فێڵیان لەگەڵ خۆیاندا کردووە هەندێکیان وایان هەز دەکرد کە دەبێت ماڵ و سامانی زۆریان هەبێت یاخود منداڵی زۆریان هەبێت ئەمجا شانازیان بەمانە دەکرد هەروەها هەندێکیان وایان هەز دەکرد کە شەرەف و عزت لەوەدایە کە ماڵ و سامان بە زۆری لە خەڵک بسەنی یاخود ستەمیان لێ بکەی یاخود خوێنیان بڕێژی هەروەها هەندێکی تریان بڕوایان وابوو کە شەرەف و عزت لەوەدایە کە ماڵ و سامان بە فیڕۆ بدەیت و دەسەڵات بڵاو بی بەڵام من دیقەتی فەرموودەی پەروەردیگارمدا کە دەفەرموێ بسم الله الرحمن الرحیم إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير براستي خوشويسترينتان و رزدارترينتان لا إخوة أوانن كزياتر لپاريزگار و لخوا ترسن زامنش تقوام هەڵبژاردو بڕواشم وابوو کە قورئان ڕاست و دروستە و ئەو کەسانەی ئەم زۆرە هەستەیان لا هەبوو هەموو ناڕەوا و لەناو چوو بوون سوودی پێنجەم من بینیم خەڵک بە خراپە باسی یەکتر دەکات هەروەها بە غەیبەتیش باسی یەکتر دەکەن ئەمجا زانیم کە ئەمە سوودی نییە
لە ماڵ و سامان و یاخود لە شکۆمەندی یاخود لە زانست. جا منیش دیقەتی فەرموودەی پەروەردگارمدا کە دەفەرموێ بسم الله الرحمن الرحيم أهم يقسمون رحمة ربك نحن قسمنا بينهم معيشتهم في الحياة الدنيا ورفعنا بعضهم فوق بعض درجات ليتخذ بعضهم بعضا سخريا ورحمة ربك خير مما يجمعون. ئێمە ڕزق و ڕۆزیمان لە نێوانیاندا دابەش کردووە لە ژیانی دنیادا. جا تێگەیشتم کە ڕزق و ڕۆزی دابەش کراوە لەلایەن پەروەردگار هەر لە ئەزەلەوە. ئەمجا حەسوودیم بە کەس نەبردووە بەڵکو بە قسمەتی پەروەردگار ڕازی بووم. سوودی شەشەم من بینیم کە خەڵک دوژمنایەتی یەکتری دەکەن لە پێناوی مەبەستێک یاخود لەبەر هۆکارێک. منیش دیقەتی فەرموودەی پەروەردگارمدا کە دەفەرموێ بسم الله الرحمن الرحيم إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا إنما يدعو حزبه ليكونوا من أصحاب السعير. براستي شيطان دژمنتانە ئێوەش بە دوژمنی خۆتانی دابنێن. تێگەیشتم کە ڕزق و ڕۆزیم لەسەر پەروەردگارە کە بۆ میزامن کردووە. ئەمجا منیش خۆم سەرقاڵ کرد بە بەندایەتی کردن و هیوا و ئاواتەکانم بۆ هەموو شتێک پچڕان تەنها بۆ پەروەردگار نەبێت. سوودی هەشتم من بینیم کە هەر یەکێک پشتی بەستووە بە شتێکی دروست کراوە. هەندێکیان پشتیان بە دنیا و درهەم بەستووە و هەندێکیان پشتیان بەستووە بە ماڵ و سامانی پاشایەتی و هەندێکیان بە پیشە و ئیش و کار و هێندێکیان پشتیان بەستووە بە دروستکراوێکی وەک خۆیان. منیش دیقەتی فەرموودەی پەروەردگارمدا کە دەفەرموێ بسم الله الرحمن الرحيم ويرزقه من حيث لا يحتسب ومن يتوكل على الله فهو حسبه إن الله بالغ أمره قد جعل الله لكل شيء قدرا. ئەوەی پشت بە خوددا ببەستێت ئەو زاتەی بەسە بۆ ئەوەی یاریدە دەری بێت چونکە بەڕاستی خوددا کار و فەرمانی خۆی بە ئەنجام دەگەێنێت. منیش پشتم بە خوددا بەستە چونکە هەر ئەو بەسە کە پشتی پێ ببەسترێ. ئەمجا شەقیق فەرمووی خوددا سەرکەوتوت بکە من سەیری تەورات و ئینجیل و زەبور و فرقانم کردووە و خوێندومەتەوە کە هەر چواریان لە چاردەوری ئەم هەشت سوودە دەخولێنەوە. بۆیە هەر کەسێک کار بەم هەشت سوودە بکات ئەوە وەکو ئەوە وایە کە کاری بە هەر چوار کتێبەکە کردبێت مەبەستی تەورات و ئینجیل و زەبور و قورئانە. بەڵێ ڕازی بیت بە قەزا و قەدر و قسمەتی پەروەردگار و واز لە ڕازیبوونی هەوا و ئارزوەکانی نەفسی خۆت بهێنی بۆ داواکاریەکانی ڕازیبوونی پەروەردگار کار بکەی. هەروەها پرسیارت لێکردم دەربارەی تەوەکول پشتبەستن ئەویش ئەمەیە کە بڕیاری خۆت بدەی لەسەر بیر و باوەڕت لەسەر ئەو شتانەی کە پەروەردگار پەیمانی لەسەر داوە. واتە بڕوادوا بێت ئەوەی کە پەروەردگار بڕیاری لەسەردا بێت ڕەتبوونەوەی بۆ نییە هەر دەبێت ڕوو بدات. ئەگەر بێت و هەموو دنیاش هەوڵ بدات کە لەسەرت لا ببات ناتوانن بەڵکو هەر دەبێت ڕوو بدا و هەر شتێک بۆت نەنووسرا بێت پێت ناگات ئەگەر هەموو دنیا ژیارمەتیت بدە. هەروەها کە کار و کردەوەت هەموو تەنها بۆ پەروەردگار بێت و دڵت مرتاح نەبێت بە مەدح و سەنای خەڵکی هەروەها گوێ نەدەیتە قسە و قسەڵۆکی خراپی خەڵک و چاک بزانە کە خۆ بە گەورە زانین و ڕیا لەوە دروست دەبێت کە خەڵک بە گەورە بزانیت و چارەسەریشی ئەوەیە ویان دەبینیت کە ئەوان ڕەخسێنراون لە ژێر هێز و دەسەڵاتێک و ئەوان وەک بێجیان حسێب بکەیت لە بەرامبەر نەگەیشتنیان بە پشوو و ماندوو بوون بۆ ئەوەی هێندە عەوداڵی بینینیان بیت. بۆیە هەر کاتێک حسابی ئەوە بکەیت کە خەڵک خاون شکۆ و گەورەین ئەوە هەرگیز لە ڕیا و خۆ بە گەورە زانین دوور ناکەویتەوە. کۆی پرسیارەکانی ترت وەڵامی هەندێکیان نووسراوە لەو کتێبانەی کە نووسیومە بۆیە بخوێنەوە و هەندێکی تریان ناتوانرێت بنووسرێت. بۆیە کار بەوانە بکە کە دەیزانی بۆ ئەوەی ئەو شتانت بۆ دەربکەوێت کە نایزانی. لەمڕۆ بەدواوە پرسیارم لێ مەکە ئەگەر لا دروست بوو تەنها بە زمانی دڵ نەبێت. پەروەردگار دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم والله غفور رحيم. خۆ ئەگەر ئەوانە خۆگربوونایە نەدەچوویتە دەرەوە بۆلایەن ئەوە چاکتر ڕەواتر بوو بۆیان. هەروەها ئامۆژگاری خضر خوددا لێ ڕازی بێت لە گوێ بگرە کە دەفەرموێت قال فإن اتبعتني فلا تسألني عن شيء حتى أحدث لك منه ذكرى. پرسیارم لە هیچ شتێک لێ مەکە هەتا خۆم لە نهێنیەکەی ئاگادار دەکەم و پەلەمەکە تاوەکو کاتی دێت و بۆت ئاشکرا دەبێت. لا تركضوا وارجعوا إلى ما ترفتم فيه ومساكنكم لعلكم تسألون. لە ئایندەدا من نیشانە و بەڵگەکانی خۆمتان نیشان دەدەم
جا پەلەم لێ مەکەن ئەمجا پرسیارم لێ مەکە پێشمردن و بێگومان بە کە تۆ ناگەیت بە هیچ شتێک تەنها بە کۆششکردن و هەوڵدان و گەڕان و سوڕان نەبێت هەروەک چۆن پەروەردگار دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم أولم يسيروا في الأرض فينظروا كيف كان عاقبة الذين من قبلهم وكانوا أشد منهم قوة وما كان الله ليعجزه من شيء في السماوات ولا في الأرض إنه كان عليما قديرا آية أوان نقراون بزويدا تا سرنز بدن و تماشا بکەن والله ئەگەر بگڕیت ئەوە شتی سیر و سەمەرە دەبینی لە هەموو ماڵێک هەروەها هەوڵ بدە بە ڕوح و بەجیان ببەخشی چونکە گەیشتن بەم ڕاستیە پێویستی بەخۆ بەختکردنی ڕوح و گیانت هەیە هەروەک چۆن ظنون المصری خوددا لێ ڕازی بێت دەفەرمێ بەیەکێک لە قوتابیەکانی ئەگەر توانیت ڕوح و گیانت ببەخشی ئەوە وەرە پێش و ئەگەر ناخۆت بە قسە و قسەلۆکی بێسوودی سۆفی گەری سەرقاڵ و مەشغوڵ مەکە من بە هەشت ئامۆژگاریت ئەکەم لێم وەرگرە بۆ ئەوەی زانستەکەت نەبێتە دوژمنت لە ڕۆژی دوایی ئەم هەشتە چواریان کاری پێ بکە چواریشیان لە خۆت قەدەغە بکە و لێی دوور بکەوە ئەوانەی کە فەرمانت پێ دەکەم کە نەیکەی ئەمانن یەکەم مناقەشە لەگەڵ هیچ کەسێکدا مەکە لە هەر بابەتێک کە ناتوانی چونکە دەبێتە هۆی دەرد و بەڵای زۆر گەورە و گوناهی زۆرتر دەبێت لە خێر و چاکەی لە کاتێکدا کە ئەمە سەرچاوەی هەموو خۆڕەوشتێکی خراپە وەکو ڕیا و حەسوودی و خۆ بە گەورەزانین و ڕق و چینە و دوژمنایەتی و خۆ بە گەورەزانین بەڵێ بۆیە گەر باسی هەر بابەتێک کەوتە نێوان تۆ و کەسێکی بەرامبەرت یاخود قەوم و میلەتێک وەویستی ئەوت هەبوو کە ڕاستیەکەی بەدەربخەی تاوەکو بە فیرۆ نەچێت ئەوە بۆت هەیە کە توێژینەوە و پشکنینی بکەیت بەڵام ئەم ویستەش دوو نیشانەی هەیە یەکەمیان جیاوازی نەکەی لەوەی کە ڕاستیەکە لەسەر زاری تۆ ئاشکرا دەبێت یاخود لەسەر زاری بەرامبەرەکەت دووەمیان گەڕان و پشکنین لە لای تۆ لە شوێنێکی چۆڵی دەشتایی خۆشەویستتر بێت لە شوێنێک کە کۆمەڵە خەڵکێکی لێ بێت جاگوێ بگرە من لێرەدا چەند سوودێکت بۆ ڕوون دەکەمەوە چاک بزانە پرسیارکردن لە کێشە و گرفتەکان وەکو پیشاندانی نەخۆشیە بۆ پزیشک و چارەسەرکەری بۆیە وەڵامەکەشی بۆ ئەوەیە هەوڵدانە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی و چاک بزانە کە ئەو نەفام و نەزانەی کە دڵیان نەخۆشە وەزانە پزیشکەکان و ئەو زانایانەی کە زانستیان تەواو نەبووە نەتواندرێت چارەسەری نەخۆشیەکانیان بکرێت هەروەها زانای تەواو و کامڵیش هەموو نەخۆشیێک چارەسەر نەکات بەڵکو ئەو کەسە چارەسەر دەکات کە هیوای وەرگرتنی چارەسەر و چاکردنی هەیە و ئەگەر نەخۆشیەکە هەمیشەیی بێت یاخود نەزۆک بێت کە چارەسەری سوودی پێنەگەێنێت ئەوە لە کارامەیی لێ هاتووی پزیشکەکەیە کە پێی بڵێت ئەم نەخۆشیە چارەسەر ناکرێت ئەمجا خۆت سەرقاڵ مەکە بە پەیدانانی چارەسەری و دا و دەرمان چونکە دەبێتە هۆی لە دەستدانی تەمەن و بەفی ڕۆچوونی تەمەن و هەروەها چاک بزانە کە نەخۆشی نەفامی نەزانی چوار جۆرن یەکێکیان چارەسەر دەکرێت و ئەوانی تریش ناتواندرێت چارەسەر بکرێت بۆیە ئەوەی کە چارەسەری نییە ئەمانن یەکەمیان ئەو کەسێک کە پرسیارەکەی دەربارەی حەسوودی و ڕق و چینەیە و ئەگەر تووشی بە چاکترین و باشترین ڕوونترین وەڵامی بدەیتەوە هیچ سوودی پێناگات بەڵکو حەسوودی و ڕق و چینەی زیاد دەکات بۆیە باشترین ڕێگا ئەوەیە کە خۆت مەشغوڵ نەکەی بە وەڵامدانەوەی بۆیە پێویستە لەسەرت کە ڕەتی بکەیەوە وازی لێ بهێنی با لەگەڵ نەخۆشیەکەی بێت پەروەردگار دەفەرمێت بسم الله الرحمن الرحيم فأعرض عن من تولى عن ذكرنا ولم يريد إلا حياة الدنيا گوێمەدە ئەو کەسەی کە یاخی بووە لە یاد و بەرنامەی ئێمە مەبەستیشی نەبووە تەنها ژیانی دنیا نەبێت جا ئەو کەسەی کە حەسوودە هەر کارێک دەیکات و هەر قسەیەک کە دەیڵێت دەبێتە هۆی ئەوەی کە ئاگر لە چاکەکانی بربدات و بیان سووتێنێت حەسوودیش کارە چاک و باشەکان دەخوات هەر وەک چۆن ئاگردار دەخوات و دەیسووتێنێت دووەمیان ئەگەر نەخۆشیەکەی جێلی و گەوجی بێت ئەمە بە هەمان شێوە ناتوانرێت چارەسەر بکرێت هەر وەک چۆن عیسا عەلەیهی سەلام دەفەرمێت من بێتوانا و بێدەسەڵات نەبوومە لە زیندووکردنەوەی مردوو بەڵام بێتوانا و بێدەسەڵات بوومە لە چارەسەرکردنی کەسانی جێل و گەوت ئەمەش کاتێک دەبێت کە کەسێک خۆی سەرقاڵ بکات بۆ ماوەیەکی کورت بەزانست ئەمجا شتێک لە زانستی عەقڵ و زانستە شەرعیەکان فێر دەبێت بۆیە دەچێت بە جێلایەتی خۆی پرسیار لەو زانایە گەورەیە دەکات
کە هەموو تەمەنی خۆی لەوە دەستهێنانی زانستی عەقڵی و شەرعی بەسەر بردووە لە کاتێکدا ئەم جێ لە بەم شتە نازانێت بۆیە وا لێک دەدات کە ئەو کێشە و پرسیارەی لە لای ئەو دروست بووە بە هەمان شێوە لای ئەم زانایە گەورەیەش دروست بووە بۆیە کاتێک بە جوێرەی پێویست وەڵامی پرسیارەکەی نەزانێت ئەوە پرسیارەکەی دەچێتە بەشی جێلایەتیەوە بۆیە پێویستە خۆت مەشغوڵ و سەرقاڵ نەکەی بە وەڵامدانەوەی ئەم جۆرە کەسانە سێم ئەو کەسەی کە دەوێت ڕێگەی ڕاست و هیدایەت بگرێتە بەر بۆیە لە هەر قسەیەک زانا گەورەکان کە تێناگات ناتوانێت وەڵامەکەی هەڵگرێت چونکە تێگەیشتنی زۆر کەمە بۆیە پرسیارەکەشی هەر بۆ سوودمەندی خۆیەتی بۆیە دەبێتە کەسێکی خۆماڵی کە ڕاستیەکان تێناگات و دڕچی پێناکات جا بۆیە پێویستە خۆت بە وەڵامی ئەم جۆرە کەسە سەرقاڵ نەکەیت هەروەها چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئێمە کۆمەڵەی پێغەمبەران فەرمانمان پێکراوە کە قسە لەگەڵ خەڵکدا بکەین بە جوێرەی ئاستی ژیری و عەقڵیان بەڵام ئەو نەخۆشیەی کە دەتوانرێت چارەسەر بکرێت ئەمەیە ئەو کەسەی کە ڕێگەی ڕاستی و هیدایەت دەگرێتە بەر کەسێکی ژیر و عاقڵ و تێگەیشتووە هەروەها حەسوودی و ڕق و چینە و خۆشەویستی و ماڵ و سامان و خۆ بە گەورەزانین بەسەری دازاڵ نەبووە ئەمجا پرسیارەکەشی لەبەر حەسوودی و تاقیکردنەوە نەبێت ئەمە هیوای چارەسەری هەیە بۆت هەیە کە سەرقاڵ و مەشغوڵ بیت بە وەڵامدانەوەی پرسیارەکانی بەڵکو پێویستە لەسەرت کە وەڵامی پرسیارەکانی بدەیتەوە دووەم شت کە پێویستە وازی لێ بهێنیت ئەویش ئەوەیە کە ئاگادار بیت لەوەی کە ببیتە ئامۆژگاری کەر و یادخەرەوە چونکە ئەمە دەرد و بەڵای زۆر تێدا مەگەر ئەوەی کە خۆت کاری پێدەکەیت یەکەم جار پاشان ئامۆژگاری خەڵکی پێدەکەیت ئەمجا بیر لەوە بکەوە کە بە عیسا عەلەیه السەلام گوتراوە ئەی کوڕی مەریەم ئامۆژگاری خۆت بکە جاگەر ئامۆژگاری خۆت کرد ئەمجا ئامۆژگاری خەڵک بکە ئەگەر ناشەرم لە پەروەردگارت بکە جا ئەگەر تووشی ئەم کارە بووی ئەوە ئاگاداری دوو سیفەت بە یەکەم ئاگاداری ئەوە بە کە زێدەڕەوی نەکەی لە قسەکردنت بە گوزارشکردن و ئاماژەکردن و هەروەها هێنانەوەی بیتە شەعری چونکە پەروەردگار ڕقی لەو کەسانەیە کە قسە زۆر دەچێشن و ئەو کەسەی کە زێدەڕەوی دەکات لە قسەکردندا لە سونوری خۆی دەردەچێت بەڵگەیە لەسەر خراپی دەرونی و بێ ئاگایی دڵی وواتای یادکردنەوەش بریتیە لەوەی کە بەندەیادی ئاگری دۆزەخ بکاتەوە و خۆی یەکلا بکاتەوە لە خزمەتکردنی پەروەردگاری هەروەها بیر لەو تەمەنەی ڕابردووی بکاتەوە کە بە شتی وهای بەسەر بردووە کە هیچ پەیوەندی بەو نەبووە هەروەها بیر بکاتەوە لەو سزایانەی کە لە ژێردەستیەتی ئەویش سەلامەتی ئیمان و بیر و باوەڕی لە کاتی سەرەمەرگیدا هەروەها چۆنیەتی ڕوح کێشانی بەدەستی مەلەکل مەوت و ئایا دەتوانێت وەڵامی نەکیر و منکەر بداتەوە لە گۆڕەکەی هەروەها گرنگی بە حاڵی خۆی بدات کە حاڵی چۆن دەبێت لە ڕۆژی دوای و لە بارودۆخی ڕۆژی دوای و ئایا دەتوانێت لە پردی سیرات بە سەلامەتی بپەڕێتەوە یاخود دەکەوێتە ناو دۆزەخ بۆیە دەبێت بەردەوام بیری ئەم شتانە بکاتەوە لە دڵیدا بۆ ئەوەی لە حاڵی دنیا بێزاری بکات جا بۆیە کوڵانی ئەم ئاگر و گریان بۆ ئەم چەرمەسەریە و گیر و گرفتە پێی دەوترێت یادکردنەوەی ذکر جا بۆ بە خەڵک ڕاگەاندن و والێکردنیان کە لەم شتە بڕوان و هەروەها ئاگادارکردنەوەیان لەسەر کەمتەر خەمی سەرە و ڕۆیان هەروەها وایان لێ بکرێت کە کەم و کوڕیەکانی خۆیان ببینن بۆ ئەوەی تاوەکو گەرمی ئەو ئاگر و ئەو کەسانە بگرێتەوە کە باسی ئەم شتانەیان بۆ دەکرێت تاوەکو هەستی پێ بکەن هەروەها بۆ ئەوەی لە کێشە و سەرمەسەریە بترسن و بۆ ئەوەی درک بەو تەمەنە بکەن کە لەیان ڕۆیشتووە بە گوێرەی پێویست و بۆ ئەوەی زۆر ئاخ هەڵکێشن بۆ ئەو ڕۆژ و کاتانێک کە لە چیسیان چووە بەبێ ئەوەی زیکر و یادی خودای تێدا بکەن جا ئەم ڕستە و گزارشتانە پێی دەگوترێت ئامۆژگاری کردن هەروەک چۆن ئەگەر ببینیت کە لافاوێک لێ شاو دەبات بۆ ماڵێک کە سەر خێزانەکەشی تێدا بێت ئەوە تۆش پێیان دەڵێیت ئاگادار بن ئاگادار هەڵێن لەو لافاوە جا ئایا دڵت حەز دەکات کە ئەم ئاگادارکردنەوەیە بە گزارشت و نوکتەبازی و ئاماژەکان بێت؟ نەخێر با دڵت هەرگیز حەز بەم شتانە نەکات بۆیە پێویستە ئەو کەسەی کە ئامۆژگاری خەڵک دەکات خۆی لەم شتانە بەدوور بگرێت سیفەتی دووەم ئەوەیە با هیممەتت لە ئامۆژگاریەکانتدا نەبێت هەتا خەڵک هەموو بێن و لە وتارەکەی تۆ کۆ ببنەوە یاخود خۆشەویستی و کاریگەری خۆیان نیشان بدەن وەجلەکانیاندا بپسڕێنن بۆ ئەوەی بوترێت
بەڕاستی ئەم کۆڕ و کۆبوونەوەیە باشترین و چاکترین کۆڕ و کۆبوونەوەیە چونکە هەموو ئەمانە دەبێتە مەیلی دنیا و دەبێتە هۆی دروستبوونی بێ ئاگای و غەفڵەتی بەڵکو پێویستە ئارام و هیممەتت لەوەدا بێت کە خەڵک بانگ بکەیت لە دنیا بۆ ڕۆژی دوایی و لە گوناه بۆ ملکەچی و بەندایەتی هەروەها لە پێداگرتن لەسەر دنیا بۆ واسهێنان لە دنیا و لە ڕزیلی بۆ خێرکردن و لە غروری بۆ لە خواترسان هەروەها بۆ ئەوەی خۆشەویستی دوا ڕۆژیان لا دروست بکەی هەروەها دنیایان لا خۆش نەبێت بەڵکو ڕقیان لە دنیا بێت چونکە لە خۆڕەوشت و نەریتی زۆرێک لەوان ئەوەیە کە لە ڕاستی شەریعەتی ئیسلام لەیان داوە بەڵکو شوێن ئەو کارانە کەوتووە کە پەروەردیگار پێی ناخۆشە هەروەها دەلیلی دەستی خۆڕەوشتی ناڕێک و خراپ بوونە بۆیە تۆ ترسیان بخەیە دڵیان هەروەها بیان ترسێنە بەو شتە ترسناکانێک کە لە دوا ڕۆژ تووشی دێن بۆ ئەوەی سیفاتەکانی ناخیان بگۆڕێت و مامەڵەکردنی دەرەوەشیان بگۆڕێت هەروەها بۆ ئەوی پەیوەستبوون و وێستگەکانیان بۆ بەندایەتی خوداپەرستی بەدر بخەن هەروەها دوور بکەونەوە لە گوناهکردن جا ئەمە ڕێگای ئامۆژگاری کردنە ئەمجا هەر ئامۆژگاری کردنێک بەم شێوە نەبێت ئەوە دەبێتە گوناه و لەسەر ملی ئەو کەسەی دەنووسرێت کە دێڵێ ئەوەی کە گوێشی لێ دەبێت بەڵکو گوتراوە ئەم زۆرە ئامۆژگاریە جن و شەیتانە کە ڕێگا لە خەڵک تێک دەدات و بەرەو هیلاکەت و لە ناوچوونیان دەبات جا بۆیە پێویستە لە سەریان کەلەی هەڵێن چونکە ئەوەندەی کە ئەو کەسە تووشی خراپە و تێچوونیان دەکات لە دینەکەیان شەیتان ناتوانێت بیکات و هەر کەسێک کە هێز و دەسەڵاتی هەبێت پێویستە ئەم زۆرە کەسانە لەسەر مینبەرەکانیانی ئامۆژگاری کردن بهێنێتە خوارەوە بۆ ئەوەی قەدەغەی بکات لە خراپەکانی جا ئەمە کۆی فەرمانکردن بە چاکە و نەهیکردن لە خراپەیە سێم شت کە پێویستە وازی لێ بهێنیت ئەوەیە کە تێکەڵاوی فەرمانڕەوایان و کاربەدەستان نەبیت و نەیان بینیت چونکە بینینیان و دانیشتنیان لەگەڵیان و تێکەڵاو بوونیان دەرد و بەڵایەکی زۆر گەورەیە جا ئەگەر توش بوویت کە ئەم شتانە بکەیت لەگەڵیاندا ئەوان مەد و حوستاییشیان مەکە چونکە پەروەردیگاری مەزن ڕقی لەو کەسە دەبێتەوە کە مەد حوستاییشی دوو ڕوستەم کار دەکات جا هەر کەسێک مەد حوستاییشیان بکات بۆ ئەوەی تەمەنیان درێژ بێت ئەوە ئەم کەسە وەکو ئەوە وایە کە پێی خۆش بێت سەرپێچی گوناه بکرێت لەسەر زەوی لە بەرامبەر خوادا چوارەم شت کە دەبێت وازی لێ بهێنیت ئەوەیە کە هیچ شتێک قبول نەکەی لە کار بەدەستان لە دیاریەکانیان ئەگەر بێت و بشزانی کە ئەم دیاریانی حەڵاڵن چونکە تەماحی ئەوان ئاین تێک دەدات هەروەها دەبێتە ئەوەی کە ئاین بە قوربانی دنیا بکەن و بۆ ئەوەی چاودێری دەست و پەیوەندەکانیان بکەن هەتا وەکو ڕازی بن بۆستەم و زوڵمەکانیان جا ئەمانە هەمووی ئاین تێک دەدەن و لەناو دەبن ئەمجا بچووکترین زەرەر و زیان ئەوەیە کە ئەگەر بێت و دیاریەکانیان وەربگری و سوودیان لێ وەربگری ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە ئەوانت خۆش بوێت و هەر کەسێکی ژیەچێک خۆشی بوێت حەز دەکات کە تەمەنی درێژ بێت ئەمجا بەهۆی خۆشەویستی مانەوەی ستەمکار لە دنیا دەبێتە هۆی ئەوەی کەستەم لەسەر بەندەکانی پەروەردیگار بەردەوام بێت هەروەها دەبێتە هۆی تێکدان و خراپکردنی دنیا جا ئایا چ شتێک دەبێتە زەرەرمەندتر لەمە بۆ ئاین و پاداش ئاگاد لە خۆت بێت هەرگیز شەیتان هەوا و ئارەزوەکانت لا جوان نەکات یاخود قسەی هەندێک خەڵک کە پێت دەڵێن باشترین شت ئەوەیە کە دینار و دەرهەم لە خەڵک وەربگری بۆ ئەوەی لە نێوان هەژار و داماوان دابەشی بکەیت چونکە ئەوان ئەو پارەیە لە کاری بەندە و خراپە و گوناهکاری سەرف دەکەن بۆیە خێرکردن بە کەسانی هەژار باشترە لەم زۆرە کەسانە چونکە شەیتانی لەعنەت کرا و ملی زۆر کەسانی بڕیوە بەم وەسوەسێ و خوڕپەیە کە لە ئەحیاء العلوم الدین باسمان کردووە بیخوێنەوە و ئەو چوار شتانەش کە پێویستە ئەنجام بدەیت ئەمانیش یەکەم پێویستە مامەڵەکەت لەگەڵ پەروەردیگار وابێت بە جۆرێک ئەگەر بەندەکەت ئەم مامەڵەی لەگەڵ کردی لێ ڕازی بیت و دڵگران نەبی لێ و لێی تووڕە نەبیت و ئەوەی کە بۆ خۆت پێت خۆش نییە کە قوتابیەکەت لەگەڵت بیکات ئەوە تۆش پێت خۆش نەبێت کە لەگەڵ پەروەردیگاری بیکەیت چونکە ئەو پەروەردیگاری ڕاستەقینەی تۆیە دووەم هەر مامەڵەیەکت لەگەڵ خەڵکیدا کرد با بەو جۆرە مامەڵەیە بێت کە بۆ خۆت پێت خۆشە چونکە باوەڕی ئەو کەسە تەواو نابێت تا ئەوەی کە بۆ خۆی پێی خۆشە بۆ تەواوی خەڵکیش پێی خۆش نەبێت سێم هەر کاتێ هەر جۆرە زانستێکت خوێن یاخود پیای چوویەوە ئەوە پێویستە ئەم زانستە دڵ و دەروونت پاک و چاک بکات هەر وەک چۆن ئەگەر زانیت کە یەک هەفتە لە تەمەنت داماوە ئەوە پێویستە خۆت بە زانستی فقه و ئەخلاق و
ئوسوڵ و کەلام سەرقاڵ و مەشغوڵ نەکەی چونکە تۆ چاک دەزانیت کە ئەم زانستانە سوودت پێناگەیەنێت بەڵکو پێویستە سەرقاڵ و مەشغوڵ بیت بە چاودێری کردنی دڵ و ناسینی سیفەتی نەفس و دەروون هەروەها واسهێنان لە کۆسپوتەگەرەکانی ژیان و خۆت پاک بکەیتەوە لە ڕەوشتە خراپەکانی نەفس و دەروون و سەرقاڵ بیت بە خۆشەویستی پەروەردگار و بەندایەتی کردنی و خۆت بڕازێنەوە بە ئاکار و ڕەوشتە بەرز و جوانەکان و هەر شەو ڕۆژ بەسەر بەندە تێپەڕ ناکات کە لەوانەیە مردنی لەم شەو ڕۆژەدا بێت گوێ لە قسەیەکی ترم بگرە و چاک بیری لێ بکەوە تاوەکو کورتەی واتای دەدۆزیەوە ئەویش ئەوەیە ئەگەر تۆ هەواڵت پێ بدرێت کە سوڵتان پاش هەفتەیەک هەڵت دەبژێرێت بۆ وەزیری ئەوە بزانە کە تۆ لەم ماوەیەدا تەنها خۆت سەرقاڵ و مەشغوڵ دەکەی بە چاکردنی ئەو شتانێک کە سوڵتان چاوی پێدەکەوێت لە جل و بەرگ و لاشە و ماڵ و ڕایە خوشتی تریش جا ئێستا بیر بکەوە و سەرنج بدە لەوەی کە من مەبەستم بوو لەم نمونەیە ئەوەیە تۆ بە چاچی تێیدەگەی و تاکە وشەیەکیش بەسە بۆ مرۆڤی عاقڵ و ژیر پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرموێت پەروەردیگار تەماشای شێوە و کردەوەکانتان ناکات بەڵکو تەماشای دڵەکان و نیەتەکانتان دەکات جا ئەگەر ویستت حاڵ و بارودۆخی دڵ بزانی ئەوە تەماشای ئەحیا و علوم الدین بکە ئەم زانستەش فەرض العینە وەجگەلەوە فەرض الکیفایە مەگەر بە ئەندازەی ئەوە نەبێت کە فەرمانەکانی پەروەردیگاری پێ جێبەجێ بکرێت جا پەروەردیگار سەرکەوتوت دەکا تاوەکو بەدەستی بهێنیت چوارەم ئەوەیە کە ماڵ و سامان و خواردن و خۆراک بۆ زیاتر لە ساڵێک کۆنەکەیتەوە هەروەک چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامادەی دەکرد بۆ هەندێک لە خێزانەکانی وەدەی فەرموو پەروەردیگارە ڕزق و ڕۆزی بنەماڵەی پێغەمبەر با ئەوەندە بێت کە بەشی بکات و پێویستی بە کەس نەبێت ئەمجا پێغەمبەر ئەمەشی بۆ هەموو خێزانەکانی ئامادە نەدەکرد بەڵکو بۆ ئەو کەسانەی ئامادە دەکرد کە دەیزانی باوەڕیان بێهێزە بەڵام ئەوەی کە خاوەن باوەڕێکی پتەو بوو ئەوە خواردن و خۆراکی ڕۆژێک و نیوی بۆ ئامادە دەکرد من ئەوەی کە داوات لێکردم بۆم نووسی لەم بەشە جا پێویستە لەسەرت کە کاریان پێ بکەیت ئەمجا لە بیرم نەکەی لە دوعا چاکەکانت ئەمجا سەبارەت بەو دوعایی کە پرسیارت لێ کردبووم ئەوە لەو دوعایە سەحیحەکان بگەڕێ و بیکە و ئەم دوعایانەش لە هەموو کاتەکانت بخوێنە بە تایبەتی لە کاتەکانی نوێژەکانتدا وەسەلام عەلەیکم وەرەحمەت الله وبەرەکاتوه